سڵاوتان لێبێ ئازیزان، هەموو ساڵێک سەدان کەشتی تووشی ڕووداو دەبن کە زۆربەیان نوقمی ژێراوە دەبن. ئەم ڕووداوانە چەند هۆکارێکی هەیە لەوانە بەریەکەوتنی کەشتەکان و هەروەها باردۆخی سەختی دەریا وەک باو باران. بەشێکی کەمی ئەم ڕووداوانە بە کامێرا گیراون. لەم ڤیدیۆدا بەشێک لە ترسناکترین ئەم ڕووداوانەتان پیشان دەدەین. پێش دەستپێکردنی ڤیدیۆکە هیوادارم وەک پشتگیریەک لایکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایبی کەناڵەکەم بکەن، هەروەها دەتوانن لە تیکتۆکیش لەگەڵم بن. دووبارە سڵاو، بەم گرتەیە دەست پێ دەکەین کە بەلەمێکی بچووک لە نزیک کەناراوەکانی ئوسترالیا لە کار کەوت و لە بەدبەختی شوفێرەکەی شەپۆڵی دەریا بە توندی بەری کەوت و وەریگەڕاند. ئەو کەسەی لەسەر بەلەمەکە بوو خەریک بوو بخنچێ، بەڵام یەکێک لەو بەلەمانەی کە لەی نزیک بوو بەرەو ڕووی چوو، بەڵام ئەویش وەرگەڕا بەهۆی شەپۆڵی دەریا و شوفێرەکەی کەوتە ناو ئاوە و وەک ئەو پەندەی کوردی لێ هات کە دەڵێ بۆ ڕیش چوو سمێڵیشی لەسەردانە. دوای ماوەیەکی کەم هێزی دەریاوانی ئوسترالیا هەلیکۆپتەرێکی نارد بۆ ڕۆزگارکردنیان. لە کاتی سەرکەوتن بۆ ناو هەلیکۆپتەرەکە یەکێک لە شوفێرەکان کەوتە خوارەوە و دوای چەند هەوڵێک ئینجا توانی سەر بکەوێ. بە زۆری ڕووداوی لەم شێوەیە ڕوودا لە جیهاندا ئەم بەلەما بچووکانە ناتوانن بەرگەی شەپۆڵی دەریا بگرن. ئەمەش هۆکارەکەیتی. ڕووداوی دووەم لە کەنەدا ڕوویدا. کاپتنی ئەم کەشتیە ئاگاداری ئەوە نەبوو کە پردەکە داخراوە و تا ئەو کاتەی خۆی پێدا کێشا. لە ئاکامی ئەم ڕووداوە بەشێکی کەشتەکە زیانی پێگەیشت کە شوێنی لێخۆڕنی کەشتیکەش لێ بوو. لەو کاتە کاپتنەکەش لێ بوو، بەڵام خۆی هەڵدای خوارەوە لە مردن ڕزگاری بوو. کەشتیەکە ماوەیەک بەردەوام بوو لە ڕۆیشتن و لە کاتێکدا گەڕی گرت. هەرزوو هەوڵی کوژاندنەوەی درا و ئەوەی جێگەی باسە زیانی گیانی نەبوو. تەنانەت کاپتنەکەش کە لە بەشی سەرەوەی کەشتێکە بوو خۆی هەڵدای خوارەوە و سەلامەت لی دەرچوو. لە ڕووداوێکی تر بەلەمێکی بچووک لە نزیک کەشتێک وەستاوە و کەشتەکە ئاگاداری نەبوو. لە کاتی فرەدانی ئەو زنجیرەی لە کاتی ڕاوەستانی فڕی دەداتە ناو ئاو بە مەبەستی جێگیربوونی کەشتەکە و خەریک بوو بێتە ڕووداوێکی مەترسیدار. زۆربەی ئەو ڕووداوانەی کە بە کامێرا گیراون ئەو بەلەمانن کە زۆر خێران. ئەگەر پێشتر ڕووداوی نقمبوونی کەشتیت نەبینیوە، ئەوە لەم ڤیدیۆدا چەندین ڕووداوی لەو شێوە دەبینی. لە کاتی ئەم ڕووداوانە دەبێ سەرنشینەکان زوو خۆیان ڕزگار بکەن و دەنا لەگەڵ کەشتیەکە نقمی ژێردەریا دەبن. خێرایی نقمبوونی کەشتەکەش پشت دەبەستێ بە خێرایی چوونە ژوورەوەی ئاو بۆ ناو کەشتەکە و قەبارەی کەشتەکە و لەگەڵ بارودۆخی بەشی خوارەوی کەشتەکە لە کاتی ڕووداوەکەدا. وەک ئەو ڕووداوی کە لە کەشتی ئۆشان ڕوویدا. کاتێک گەردەلوولێک لە کەشتەکەیدا دەتوانرا بە ئاسانی ڕووی کەشتەکە بسڕێنن بۆ لایەکتر پێش ئەوەی گەردەلوولەکە بگاتە لایەن، بەڵام کێشەیەک لە بزوێنەری کەشتەکە دروست بوو. میکانیکیەکانی کەشتەکە هەوڵی چاکردنەوەیاندا، بەڵام لە ئەنجامی گەردەلوولەکە درزێک لە بەشی ژێری کەشتەکە ڕوویدا و ئەو هاتە ناوە و لە ترسی ڕوودانی شۆرتی کارەبایی کاپتنی کەشتەکە بە سەرنشینەکانی ڕاگەیاند کە بچنە بەشی سەرەوە و سەرنشینەکان تووشی حاڵەتی ترسناکی زۆر بوون. کاتێک کاپتنەکە دڵنیا بووە لە نقمبوونی کەشتێکە، بەدزیەوە خۆی و ستافەکەی بەچەند بەلەمێکی بچووک کەشتەکەیان جێهێشت و سەدان کەسیان بە دوای خۆیان جێهێشت. یەکێک لە سەرنشینەکان توانی پەیوەندی بە هێزی دەریاوانی بکات کە دوای چەند کاتژمێرێک دوو هەلیکۆپتەر گەیشتن بۆ ڕزگارکردنیان. تەواوی ئەو ماوەیە خەڵکەکە لە ترس و دڵەڕاوچێ چاوەڕوان بوون. تەنانەت دڵەڕاوکەیان بەردام بوو لە کاتی گەیشتنی هەردوو هەلیکۆپتەرەکەش، چونکە هەر جارەی دوو کەس ڕزگار دەکران کە کۆی گشتی سەرنشینەکان 571 کەس بوون. لە کۆتایی توانرا هەمووان ڕزگار بکەن و لە دوای ڕزگاردننی دوا کەس بە ماوەیەکی کەم کەشتەکە نقمی دەریا بوو. ژمارەی زۆر ڕوودا و ڕووددەن لە ئەنجامی بەریەکەوتنی کەشتی لەگەڵ لێواری کەناراوەکان، چونکە کەشتەکان ناتوانن بوەستن و هەموو شتێک کە لە پێشیان بێ تێکی دەدەن. زۆر جار کەشتەکان بەریەک دەکەون و لە ناو دەریا. لەوانەیە ئەم پرسیارت لا دروست بێ کە دەریا و زریاکان زۆر گەورن، چۆن دەکرێت دوو کەشتی بەریەک بکەون؟ بۆ تێگەیشتن لەم بابەتە چیرۆکێکی سەریتان بۆ باز دەکەم کە لە ساڵی 1895 لە ویلایەتی ئۆهایۆی ئەمریکا ڕوویداوە. لە تەواوی ئەم ویلایەتە تەنها دوو ئۆتۆمبیل هەبوو لەو کاتەدا کە لە ڕووداوێکی پێکدادان بەریەک کەوتن. لەوانەیە دوای ئەم چیرۆکە ئاسانتر لە ڕووداوەکانی کەشتی تێبگەین. ئەگەر بەریەککەوتنی دوو کەشتی زەبەلەح زیانی زۆری لێ بکەوێتەوە، ئەی بەریەککەوتنی کەشتی زەبەلەح لەگەڵ بەلەمێکی بچووک وەک ئەمای کە دەیبینن چی ڕوودات کە کاپتنی کەشتەکە ئاگاداری بەلەمەکەی نەبوو، بەلەمەکە بە ئەستەم ڕزگاری بوو. بە هەمان شێوە لە ساڵی 2010 کەشتێک بەر بەلەمێکی گەشتیاری کەوت، سەرجەم سەرنشینەکان خۆیان هەڵدا ناو ئاوەکە
کە دواتر سەرجەمیان ڕزگار کران ژمارەیان 35 گەشتیار بوو. ڕووداوی هاوشێوە چەندی جار دووبارە بۆتەوە. زۆر جاریش لافا و کەشتی بچووک و یەختەکان ڕادەکێشی بەرە و پردەکان و وەک ئەم ڤیدیۆیە. لە ڕووداوی تری هاوشێوە لە ڤیێتنام ڕوویدا لە ماوەیەکی کەم کەشتیەکە تێکشکا. زۆر جار یەکەم چونە ناو ئاوی کەشتیەکە دەبێتە کارەسات وەک ئەم ڤیدیۆیە. لە کۆتاییدا سوپاسان دەکەین کە بینەر بوون لەبیر نەچێ بۆی بەردەوام بابەتی زیاتر بینی سەبسکرایب کەناڵەکەم بکە و زەنگۆڵەکەش چالاک بکە بۆی ئاگادار بکریتەوە لە کاتی بڵاوکردنەوەی هەر ڤیدیۆیەک.